نزیکبوونەوەی وەرزی زستان و دەستپێکردنی وەرزی بارانبارین ژیان و گوزەرانی ئاوارەکانی تا ڕادەیە سەختتر و هەموارتر کردووە. ئێمە ئێستا لە ماڵی ئاوارەیەکین لە ناحیەی شۆڕشی سەر بە قەزای چەمچەماڵ کە بەهۆی نەبوونی کەمپەوە لە خانووی کری هاوڵاتیاندایە. با پێکەوە چیرۆکی ژیانی ئەم خانەوادەیە ببینین. جاسم هاوڵاتیەکی خەڵکی شاری کۆبانەیە و 2 ساڵ بەر لە ئێستا بەهۆی جەنگی دژ بە چەکدارانی داعش و تێکچوونی دۆخی ڕۆژاوای کوردستانەوە خۆی و خێزانەکەی ئاوارەی هەرێمی کوردستان بوون. لە ئێستاشدا هاوشێوەی زۆربەی ئاوارەکانی تری هەرێم لە دۆخێکی خراپدا ژیان بەسەر دەبەن. وده بوقت باران الحمد لله نه صوبايا نه دارية تشتغل مثلا لا حتى صوباني نبوم ولا رافيخن باراش مثلا من هذا صوبك نه بارابه باراني نبو صوبان بمر بكرن جلين لنا إيه آل خير دما جيران ما جيران دما أملدن كسنا دما أو جمانة ممكن سەرباری هەستی ئاوارەی و ناڕەحەتیەکانی ژیان وەک جاسم خۆی دەڵێت 4 مانگ پێش ئێستا کە ئەو کات لە سەی سادق نیشتە جێبووە بێ ئەوەی هیچ کێشەیەک لە نێوانیاندا هەبوو بێت خێزانەکەی دیار نەماوە و لە زۆربەی شارەکانی هەرێم سکاڵای یاسایی تۆمار کردووە بەڵام بێسوود بوو و چارەنووسی نادیارە. سەی سادق چم دکانێ داکێوی ماڵێ بوو وتبت أشياء تشت مالارا بكرة مجهر الدكان أنا أشياء مالارا بكرة ورا أشياء كريه دا مندالي وبرو بيه شوية ديار نزل تشيلوكيه. جاسم ماوەی 10 ساڵە خێزانی پێگەێناوە و خاوەنی 2 منداڵە لە ئێستادا لەگەڵ دایک و خوشکێکیدا ژیان بەسەر دەبات. ماچو جمجمان ماچو أرويل ماچو دوميس ماچو سيد صادق ماچو حلب الشهيدة ما قش قريو ما دارك الكردستان نشت حتى خستخانة حتى مستشفى ما نشت أبدا تشتكنين أبدا بخوا ديارنين البدر لا سنووری قەزای چەمچەماڵ زیاتر لە 17,000 ئاوارەی عەرەب و سەدان خێزانی ڕۆژاوای کوردستان و کوردانی شەبەک هەن کە بەشی زۆریان لە خانووی کرێی هاوڵاتیاندا نیشتە جێبوون. جەنگ و ناسەقامگیری ناوچەکەیان وای لە جاسم و خێزانەکەی کرد کە بەرەو ژیانێکی ئارامتر ڕوو لە هەرێمی کوردستان بکەن. لێرە دیارنەمانی خێزانەکەی و بێنازبوونی منداڵەکانی لە سۆزی دایکایەتی دووبارە نەئارامی گەڕاندۆتەوە بۆ نێو خێزانەکەی. ڕزگار جەبارێن ئارتی ناحی شۆڕش.